بەمەبەستی دەستنیشانکردنی و پێشێلکاریانەی بەرامبەر دانیشتوانی شاری کەرکووک کراوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە. حەزب و لایەنە کوردیەکانی پارێزگای کەرکووک لە شاری هەولێر کۆبوونەوە وا بڕیارە یادەشتێکی هاوبەش ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بکەن. بڕیار درا کە لیژنەیەک دروست بێ لە حەوت حیزبی کوردستانی پێک بێ ئەو حەوت حیزبە کوردستانیە یادداشتێک کە سەرجەم حیزبە کوردستانیەکان ئامادەیان کردووە تایبەت بە بارودۆخی کەرکووک، تایبەت بە ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک، تایبەت بە ئەو تعریبەی کە ئێستا لە کەرکووک بەردەوامە دژی کوردستانیان و مەسەلەی مەلەفی ئەمنی کەرکووک، مەلەفی ئیداری کەرکووک، مەلەفی سیاسی کەرکووک لە تۆی یادداشتێکە ئامادە کراوە. ئەو یادداشتە ئاراستەی سێ سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کرێت چکە بە کۆی دەنگ حیزبە کوردستانیەکانی کەرکووک بڕوامان وایە کە قەزیەی کەرکووک قەزیەکی نیشتیمانی گەورەیە و پێویستە لە ڕێگای موئەسساتی ڕەسمی هەرێمی کوردستانەوە وەکو یەک پاکێج لەگەڵ بابەتەکانی تری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەگەڵ حکوومەتی ئیتیحادی قسەی لەسەر بکرێت. لە سەرجەم شۆڕشە یەک لە دوای یەکەکانی کورد کەرکووک یەکێک بووە لە خاڵە گرنگەکان و لە ئێستاشدا وێڕای نائارامی و دوورخستنەوەی بەرپرسانی کورد لە پێگە ئیداریەکان با بڕیارێکی سیاسی لە بەشێک لە ناوچەکانی پارێزگاکە ڕۆسەی دووبارە بە عەرەبکردن دەستی پێکردوتەوە کە ئەمە مەترسیەکی گەورەی لەسەر دیمۆگرافیایی ناوچەکە هەیە. ئێستا کەرکووک هەست دەکەین لە پەراوێزی کۆبوونەوەکانە وەکو کارتی فشار لەگەڵ بەغدا و ناوەندا قسەی لەسەکرێ بۆیە ئێمە خۆمان بە گرنگ مانزانی کە ئەم لیژنەیە سەردانی هەرسی سەرۆکایەتەکەی پەرلەمان بکەین و پێیان بڵێن بەجددی پێویستە حکوومەتی هەرێم بێتە سەرخەت لەگەڵ لە ڕابردوودا تەنها کەرکووک و پیرۆزی کەرکووک دڵ و قودسی کەرکووک تەنها دروشم بووە پێویستە ئێستا بکرێتە کردار کە کەرکووچەکان بەڕاستی نیگەرانن ئێستا بە تەنیا ماونەتەوە بەداخەوە و دۆخی کە ئێستا لە کەرکووک زرێ دۆخێکی ناهەموارە هەر لە تعریبکردنەوە دووبارە خەڵکی هێنان بۆ کەرکووک وە ستەمکردن لە جوتیاران و ئاوارەکردنی خەڵک چوونە سەر خەڵک ئەمانە نیشانەیەکی خراپە بۆ کورد کە دووبارە تعریبکردن دەست پێ ئەکاتەوە دووبارە هەوڵدان بۆ پەراوێزکردنی کورد لەو شارە ئەکرێت دووبارە بۆ گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک هەوڵ ئەدرێت بۆیە ئەم لیژنەیە ئومێدەوارین کە لە میانی سەردانی کردمانە بۆ هەر سێ سەرۆکایەتەکەی پەرلەمان بەجددی حکوومەتی هەرێم بێتە خەت داکۆچیکارێکی سەرسەخت بێ. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و گەڕانەوەی حکوومەتی ناوەندی لە ڕووی هێز و ئیدارەدانی شارەکەوە ئەو دەسەڵاتی کورد هەیبوو لە دەستی داوە و یەکنەبوونی هەڵوێستی لایەنەکان و پێشخستنی بەرژەوەندی حزبی پێش بەرژەوەندی نیشتیمانی کەرکووکی بەم ڕۆژە گەیاندووە کە بە بڕوای چاودێرانی سیاسی زۆر ئەستەما جارێکی تر دەسەڵاتەکانی کورد بگەڕێتەوە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.